بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. بە بەشداری هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق کۆنگرەی گفتوگۆی بەغداد دەربارەی قۆناغی دوای داعش بەڕێوەچوو. لایخۆشەوە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق دەربارەی دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند 5 ملیۆن ئینسانی کورد بادی هەڵەی سیاسەتی دەسەڵاتدارانی کۆمەڵێک سیاسی لە هەرێم و بەغداد دەدەن. بەیماندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بورهان محەممەد فەرەج ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروە لە بەغدادەوە سروە عەبدولواحید ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. کۆنگرەی دیالۆگی بەغدا بە بەشداری سەرۆکی هەر سێ سەرۆکایەتیەکە و نوێنەری سەرجەم پارتە سیاسیەکانی عێراق لە هۆڵی کوبرای ئەنجومەنی نوێنەران لە بەغدا دەستی بەکارەکانی کرد. کۆنگرەکە بە ئامانجی ئامادەکاریە بۆ قۆناغی دوای داعش و بڕیارە 2 ڕۆژ بخایەنێت. لە کۆنگرەکەدا سەرۆکی هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق وتاریان پێشکەش کرد و جەختیان لە پێویستی ئامادەکاری بۆ قۆناغی دوای داعش کردەوە و داوان کرد پێکەوە ژیانی زیاتر بۆ عێراقیەکان بڕەخسێت. فواد معسووم سەرۆکۆماری عێراق لە وتەیەکدا ئاماژەی بەوە کرد دیالۆگ هەنگاوی یەکەمە بەرەو شارستانی بوون و تەنانەت ڕێکخراوی داعش کاتێک هات و خاکی ئێمەی داگیر کرد کە لایەنە سیاسیەکان بۆ چارەسەری کێشەکانیان وازیان لە گفتوگۆ هێنابوو. وتیشی گەلی عێراق چاوەڕێی ئەوەیە لە ئایندەی سیاسی و ئەمنی و ئابووری خۆی دڵنیا بێت و ئەمەش تەنها لە ڕێگەی دیالۆگەوە جێبەجێ دەبێت. هاوکات حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق جەختی کردەوە لەسەر پێکەوەژیانی ئاشتیانە لە نێوان پێکهاتەکانی عێراق و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ناو دامەزراوەکانی حکوومەت. وتیشی پێویستە چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێت. لایخۆیەوە سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای کرد دوای داعش بۆ بەڕێوەبردننی وڵات پشت بە سیستەمی لامەرکەزی ببەسترێت کە بە وتەیە و باشترین ڕێگەیە بۆ پاراستنی یەکگرتووی خاکی عێراق. دواتر پانێلێکی تایبەت بۆ چەند کەسایەتیەکی سیاسی عێراق ڕێکخرا و لەو پانێڵەدا بەرەم ساڵح لەبارەی ئایندەی کورد و عێراقەوە ڕایگەیاند لە عێراق و هەرێم خواستێکی باشەیە بۆ جیابوونەوەی کورد لە عێراق. بۆیە پێویستە عێراقم گفتوگویانە لەخۆ بگرێت چونکە ڕێگای گفتوگۆکردن لەسەرم پرسە بەغدا نەک ئەنقەرە و تاران. دواتر عادل عەبدولمەهدی لە وەڵامی وتەکانی بەرهەم ساڵحدا ڕوونی کردەوە و ڕایگەیاند کورد ئەگەر توانای جیابوونەوەی هەبایە دەمێک بوو ئەوەی دەکرد. ئێمەش بۆ هەر شتێک لەو بارەوە قسەی خۆمان دەبێت. کۆنگرەی دیالۆگی بەغدا هاوکاتە لەگەڵ پێشڕەوی هێزە عێراقیەکان لە مووسڵ و نزیکبوونەوەی وادەی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە لە دەستی ڕێکخراوی داعش کە ماوەی زیاتر لە 2 ساڵ و نیوە دەستی بەسەردا گرتووە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان. سەرەتا گەر بچینە لای سروەخان لە بەغدادەوە. سروەخان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ناوەڕۆکی گفتوگۆی بەغداد ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی چۆن بووە چۆن باز لە مەسەلەی کورد و کێشەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا. سەرەتا سڵاو لە بەڕێزتوو لە میوانە بەڕێزەکانت هەروەها سڵاو لە بینەرانی کەناڵی پێیامی خۆشەویست. بەدڵنیاییەوە ئەوەی ئەمڕۆکە لە بەغدا یاخود لە ئەنجومەنی نوێنەرە لەژێر ناونیشانی گفتوگۆی بەغدا بەڕێوەچوو بە شێوەیەکی گشتی باز لە قۆناغی دوای داعش و عێراق بەرەوکێو دەچێ و گفتوگۆکان لەسەر ئەوە بوون بارودۆخی عێراق. ئەگەر بە شێوەیەکی ڕاشکاوانە باس بکەم ئەمە یەکەم جار نییە کە لە بەغداد ئەم شێوە کۆنگرانە بڕێوە بچێت، بەڵام کێشەکە ئەوەیە کە تەنها بەڕێوەچوونی کۆنگرەکەیە دوای ئەوەی کە کۆنگرە تەواوە بێت ئەوەی کە لەناو کۆنگرەکەدا دێ هیچ لایەک جارێ پابند نابێت پێوەی دوو ئەوان لەناو کۆنگرەکەیان خۆیان بەشێکن لەم هەموو کێشە سیاسی کە ئێستا لە عێراقدا هەیە لەناو کۆنگرەکە قسەی گەورە ئەکەن بەڵام خۆ لە واقعا هیچی جێبەجێ ناکەن. کێشەکەمان لە جێبەجێکردنی ئەم خیتابە یاخۆ ئەم قسانەیە کە لەناو ئەم جۆرە کۆنگرانەیە دەکرێت. سەبارەت بە مەسەلەی کوردی بۆ نمونە دکتۆر بەرهەم باس لەوە دەکات کە ئێمە دەبێ بگەڕینەوە بۆ بەغدا بۆ ئەوەی دەوڵەت دروستکەین. جارێ ئێمە کورد لەناو خۆمانە ئێمە قەرارمان ناوە دەوڵەت دروست بکەین
کێن ئەو لایەنانەی کە بەرپرسن لەوەی دەوڵەتی کوردی ڕابگەێنن پەرلەمانی کوردستانت وێرانە وەزیرت دەرکراوە کۆمەڵێک کێشت هەیە لەگەڵ حزبێکا کە خۆی کردووە بە دیکتاتۆر و دەستی کردووە بەسەر هەموو کایەکانی هەرێمی کوردستانە تۆ جارێ ئەمە چارەسەر نەکردویی لە بەغدا بەم شێوە خیتابە کوردیە قەومیە موزەیەفە قساکەی من پێم وایە هەموو ئەوانی ئەمڕۆ کە قسەیان کرد لەم گفتوگۆیە بە سونە و بە شیعە و بە کوردەوە هەر هەمویان موزەیەفن هیچیان بەڕاستی قسەکانیان نەکرد شیعە مشکلی لەگەڵ سونە هەیە باسیەوەی نەکرد کە مشکلەکانی چی و چۆن چارەسەریەکە شیعە خۆی بە حاکمی مطلق ئەزانێ قبول ناکات سونە شەریکی بێت سونە پێی قبول نییە کە شیعە حاکم بێت پێی وایە کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی سونیە و ئەبێ سونە لە دەسەڵاتە بێ بۆیە ئەمەی کە بەڕێوە چوو جگە لەوەی کە جۆرێک لە ویتار بۆ ڕاگەیاندن و بۆ ئەوەی کە خۆیان بێبەری بکەن لەوانەی کە ڕووی داوە هیچ مانەیەکی تری نەبوو ینی بەڕاشکاوانە دکتۆر عەدنان جەنابی نەبێت کە باسیەوەی کردوتی هەر هەمومان بەرپرسین لەوەی ئەمڕۆ کە ڕووی داوە کەسێکیان ئەو جورئەتیان نەبوو باس لەوە بکەن کە کێشەکان ئەوانن نەک خەڵکی بەڵێ زۆر باشە بەس بەرزت باس لەوە کرد کە مەسەرەن ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی قسەی گشتیان کردووە نەتونە ناوڕۆکی کێشەکانەوە بەس سەبارەت بۆی کە ڕاستپاردەکانی ئەم جۆرە لە گفتوگۆیان ئاراستەی پەرلەمانی عێراق دەکرێت یاخۆ تا گفتوگۆیەکی کراوێ و دواتر ڕاستپاردەکانی کاری لەسەر ناکرێت خۆی پێویستە ئەمە ڕاستپاردەی هەبێ ڕاستپاردەکان بۆ نمونە بەرز بکرێتەوە بۆ لایەنە سیاسەکان کە پابند بن پێوەی لەبەرەوەی ئەم گفتوگۆیە یاخود ئەم دایالۆگە بۆ ئەوەیە کە کێشەکانی عێراق چارەسەر بکرێت کێشەکانی عێراقیش لە لای لایەنە سیاسیەکانە خۆ لەکوێیە بۆیە ئەم گفتوگۆیە یاخود تەوسیاتی ئەم گفتوگۆیە بەرزەکرێتەوە یەک بۆ لایەنە سیاسەکان دوو بۆ حکومەت و پەرلەمانیش خۆی تەبەنی کردووە بە دڵنیایە و پەرلەمان ینی تەوسیاتەکان بەرزکاتەوە بۆیە ینی بەرزکردنەوەی تەوسیاتیش ئەو گرنگیەی نییە ئەگەر ئێرادەی سیاسی بەهێز نەبێت بۆ ئەوەی کە دان بە هەڵەکانمانە بنین بۆ ئەوەی کە کێشەکان بە تەواوەتی چارەسەر بکەین زۆر باشە سەبارەت بەوەی کە ینی چۆن ینی بڕوای تۆ دەبووە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ چۆن دان باڵەکاندا ئەنرابە ینی بۆ نمونە سەرۆک کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمانی عێراق و دکتۆر بەرهەم کە ئەویش وەکو سیاسێکی کوردی لەوێ قسەکرد ینی بۆ نمونە چۆن دان بە کێشەکاندا بنرێت ئەزانی بەڕێزم زۆر زۆر ئاسانە بۆ نمونە ئەم حیزبانەی کە لە 2023ەوە هاتوونەتەوە عێراقیان پێک هێناوەتەوە هەر هەمویان بە حیزبی داوە کە سەرۆک وەزیران لە حیزبی داوەیە بە هێزە کوردیەکان کە سەرۆک کۆمار لە هێزە کوردیەکانە و جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان و دکتۆر بەرهەمەوە هەموو هێزە کوردیەکان بە لەوێ بوون بە سونەکانیشەوە کە هەموو لایەنەکانیان لەوێ بوون ئەوە باسییان لە هەڵەکانی خۆیان بکردایە شیعە وەتای هاتۆتە سەر حکم جگە لەوەی کە ئینتیقامەکاتەوە هیچ شتێکی تری پێ نەبووە جگە لەوەی کە بە ملیارات دۆلاری ئەم عێراقە بە هەدەر دراوە هیچی کەی نەهێناوە ئەم حکومەتە ئێستا 15 وەزیری شیعەیە لە 15 کەواتە حکومەتی زۆرینەی شیعەیە هەم بەرپرسیارەتی یەکەم بەر شیعەکەوێ بێش جارێ شیعە خۆ یەکلایی بکاتەوە کە بۆچی عێراقی بەم ڕۆژە گەیاندووە و پارچە پارچە بۆ عێراق دوو بۆ نمونە کورد یعنی کورد چی ئەوێ لە عێراق کورد ئەوێ لە عێراق بمێنێتەوە یا ئەوێ دەوڵەت دروست ئەگەر ئەوێ دەوڵەت دروستکە ئێمە چیەکەین لێرە بۆچی لە بەغاین بۆچی نوێنەری هەموو حپەکان لە بەغدایە بۆچی وەزیری دارایی هۆشیار زێباری هەتا پێش 2-3 هەفتە بە تەما بوو بگەڕێتەوە محکەمەی ئیتیحادی بیگەڕێنێتەوە بۆ بەقا ئەگەر ئەم نەڕقیان لە بەغدایە و بەغایان ناوێ بۆچی وەزیرەکان وا متەمەسکە و ئەوێ بێتەوە بۆ بەقا ئەم خیتابە موزەیەفە کوردیەی قەومیە کە بە درۆ بەس خەڵکی کوردستانی پێ هەڵەخڵەتیانن لە بەغا نەوعێکی کە قسەکەن لە بەغا کێشەکە بێ بە وردتر باز بکرێت بۆی بکەینە ینی چارەسەر سوپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێستان لەگەڵمان بمێنەوە مامۆستا بورهان جەنابیش بەخێر بێ ڕای بەڕێستان لەسەر بەڕێوەچوونی ئەم جۆرە کۆنگرە گفتوگۆیانە چییە پێ دوای هیچ لە دۆخی عێراق و لە نزیک بوونەوەی نێوان پێکاتەکانی عێراق دەگۆڕێت خۆی بەستنی هەر کۆنگرێک یا کۆنفرانسێک بە
ئەو ئاراستەی کەوا کێشەکان چارەسەر بکرێ باش و گفتوگۆ بەردەوام بێ لەوە باشترە کە قەتیس بێ و گفتوگۆ نەکرێت. ینی سەرەتایەکە بۆ ئەوەی کە لە یەک تێبگەین و کێشەکان تەڕح بکرێ و بەدوای بەدی لەوەی بگەڕێن. بەڵام قسەکە لەوە نییە کۆنگرەکە یان بەستیان نەبەستێ، بەڵام ئایا ئەو کۆنگرەیە چەندێ بە جددیانە و چەندێک ئیرادەی سیاسی ئەو کۆنگرەیە لە دوای ئەو با بڵین بەبەستنی ئەو کۆنگرەوەیە زۆر گرنگە. من تەسەوڕ ناکەم ئەو کەسایەتیانەی کە نوێنەری هێزە سیاسیەکان بوونە یا نوێنەری پێکاتەکانی عێراق بوونە لەوێنە ینی با بڵین نێتیان خراپ بێت، نانێتیان خراپ، بەڵام ئەوانیش ئیرادەیەکی سیاسی بەهێزیانەوێ. مەسەلەن نوێنەری کورد ئیرادێکی سیاسی کوردی ئەوێ بۆی کەوا پشتیوانی بێ ئەو کێشان لەگەڵ بەغا چارەسەر بکەن و هەماهەنگی لەگەڵ بەغا هەبێ نێوان هەرێم و بەغا و بەگشتی کورد. بۆ سونەکانی شەروایە بۆ شیعە شەروایە. جا ئەوە مەسەلەکەیە، ینی وەزعی عێراق وەزعێکی زۆر ئاڵۆزە و لە ناو ئاڵۆزی خۆشە ئارایی جیاجیا هەیە لە ناو هەموو پێکاتەکان لە عێراقا و لە ناو هەموو حزبەکان لە ناو شیعە چەندین ئاراستی جیاجیا هەیە یەک ناگرنەوە، لە ناو سونە هەروایە لە ناو ئێمەی کوردی ژوایە. جا ئەمەیە بۆیە ینی واکاتەکە ئینسان بێ هیوا بێ لە بەستنی ئەو کۆنگرە. زۆر باشە، بەڵام مامۆستا تۆ پێ دوایە کامیان لە ناو پێکاتەکەن هەمویان پەرتەوازەترە؟ هەمویان پەرتەوازن، بەڵام شیعە ئێستا زۆرینەی سیاسیە لە عێراق و سەرۆکی حکوومەتیان هەیە بە گوێرەی دەستور دەسڵاتی زیاترە سەرۆکی حکوومەت و شیعە لە چاو سونە زۆر باشترن و لە چاو ئێمەی کوردیش باشترن. بەڕێ کورد لە هەمووان خراپترە پێ دوای دۆخەکەی لێ ئێستا بە سەکن لەسەر دۆخی ناوخۆی هەرێم و منتیقەکەش ئەگەر تەصنیفیکەن بەڕێی من سونە زۆر وەزعی خراپە پاشان کورد، بەڵام ئێمەش مانایەوە نیە وەزعمان باشە، وەزعمان خراپە. وەزعی سونەکان بۆچی لێ ئێمە خراپترە؟ وەزعی سونەکان جارێ ئەوان ئەو ناوچانەی هەر بە بەردەوامی کێشەی تایە داعش لەوێ و خۆشیان بۆ خۆیان سونە بەشێکی سەر بە باڵێن تورکیایە بەشێکی سەر بە دەوڵەتی عەداڵەتە عەرەبیەکانە قەتەر و سعودیەوانە پێ ڕێک ناکەون لە نێوانێ بۆ من ئێمەی کورد لەسەر فدرالیت پێداگرین وەڕێکین لەسەر ئەو مۆزوعانە خلافمان نییە و کەسیش ناتوانێت دژی ئەو ئاراستەیە تەسریحێک بدایە کارێک بکە، بەڵام ئەوان هەندێکیان فدرالیانەوێ، هەندێکیان لامەرکەزیانەوێ، هەندێکیانیانەوێ مووسڵ بێتە ئەقلیم، هەندێکیان دژین لە ڕۆمادی و باڵین ئەمبار بەو شێوەیە. جا ئەوەیە و پێ باڵین نییە مەرجعیان نییە، مەرجعێکیان نییە. ئێستا شیعە هیچ نەبێ مەرجعێکیان هەیە، مەرجعی دینی خۆیانە و چەند دەوڵەتیش پشتیوانیانەکە و تقریبا متفقن هەمویان لەسەر حکمڕانی عێراق بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ ئەوە لەگەڵ ئەوەشا کە خلافاتیان هەیە لە چاو سونە و لە چاو کورد باشترن. بەڵای کورد بۆچی مەسەلەن لە دوای مەسەلەن سونەکانەوە حاڵی خراپە، ینی خراپەکەی کورد ئێستا لە چیدا بۆ لە عێراقە؟ خراپەکەی کورد ئەوەیە جارێ ئێستا ئەو قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو قەیرانە ئابووری هەیە پێویستە دەست بەجێ چارەسەر بکرێت و دەبایە زووتر چارەسەر بکرایە. ئەو کێشانە وا بکەینە خۆمان ڕێکخین، ماڵی خۆمان ڕێکخین و بتوانین بە یەک دەنگ لەگەڵ بەغا قسە بکەین، پەرلەمان ئەکتیڤ بکەینەوە، حکوومەت و سەرۆکایەتی هەرێم کێشەکان چارەسەرکەین ئەکتیڤی کەینەوە و ئەو کاتە وەفدی هەموو حزبە سیاسیەکان سەردانی بەغا بکەن بۆی کێشەکان چارەسەر بکەن، بە تایبەتی ئەو کێشانەی کەوا لەگەڵ بەغا ساڵانێکە قسەی لەسەر نەکراوە و لە هەمووی جددیتر کە ئێستا جددیە، ینی بەرەوکی هەموو ماڵێک و هەموو کەسێک گرتووە قەیرانی ئابووریە دەکرێت لەگەڵ بەغا ئەم مەسەلەیە چارەسەر بکرێ و ئەگەر بێت و ئەو کێشانەی نێوخۆی هەرێمی کوردستان چارەسەر نەکرێ ناتوانین لەگەڵ بەغا ڕێککەوی، ناتوانین لەگەڵ بەغا بگەیتە ینی ئەنجامێک. وەفدێک ئەگەر هات و خۆی تەبانە بێ دائیمەن لە مفاوەزاتە باڵترازوی هێزەکان دەورە بینێ، کاتێک کە بەهێز بوویت و عقلێکی باش ئیدارەی ئەو هێزەی کرد مفاوەزاتت کرد لە مفاوەزاتەکان تا ڕادەیەک سەرکەوتوو ئەبیت. ئەمە یەکێکە لە باڵێن لە مستەلزەماتی مفاوەزات، بەڵام ئەوەی کورد ئێمە نیمانە لەبەرەوەی ڕێگنین ناتوانین وەفدێک بڕۆ لەگەڵ بەغا قسە بکە بۆی ئەو کێشان چارەسەرکە، بۆ لەبەرەوەی لە نێو خۆی هەرێمی کوردستانە کێشەکانمان چارەسەر نەکردووە و ئەوەتانێت ئەو مؤسسانەی ئەو دامودەزەکانی کە گرنگن بۆ ژیانی سیاسی بۆ ژیانی دیموکراسی لە کوردستانە تەعتیلە. جا بۆیە ئەگەر بێت و ئەم هەنگاوانە نەنێەوە ئەم کێشان چارەسەر نەکرێ وەزعی ئێمە باشتریش نابێ.
و وەزعی کورد زۆر باشتر بوو لە پێشە لە شیعیش باشتر بووین لە سونەش باشتر بووین لە سەرەتای ڕوخان لە سەرەتا زۆر بەهێز بووین ینی خۆتەزانی ئەو کاتە هەموو لایەکان ڕویانەکەە کوردستان و نمونەیانی کوردستان بە نمونە هێناوە کە هیوادار بوون بەغاو با بڵێن عێراق وەکو بگاتە ئاستی هەرێمی کوردستان زۆر باش دەستە پێ دوێ عێراق لە ڕووی مؤسسات ئەوانە بۆ ئێمە نمونەیە بۆ هەرێم نا خۆی زین چۆنێ عێراق خۆی مؤسساتی هەبووە لە دەوڵەتی عەباسیەوە تا ئێستا مؤسساتیان هەیە مؤسسات نور دەواوینیان هەبووە گە تاریخ بخوێنەوە نییە بڵێ ئەمڕۆ و دوێنێەوە دروست بووە و خەڵکی شارەزایان هەیە و خەڵکی بەتوانیان هەیە و عێراق وەکو مؤسسات وکە دەوڵەت چەند ساڵێکە ئیشی کردووە ینی 100 ساڵە ئەو هیچ نەبێ ئەو عێراقیکەوە ئەو سێ ویلاتە کە ناوێنە عێراق مووسڵ و بەسرە و شارە زۆر ینی مؤسساتیان هەبووە و خەڵکی شارەزایان بەرهەمێناوە یا پەروەردە کردووە قسە لەسەر ئەوە ڕاستە بەڵام مانای ئەوە نییە نمونێ چونکە گەندەڵێکی ئەگەر وابێ ئەگەر وا بە مؤسساتەکان کاری خۆی بکردیان نەدەوایە عێراق ئاستی گەندەڵی بگاتە لە مؤشراتی دەولیەکە لە ئاستێکی زۆر بەرز بەڵام لە ڕووی نەبوونی پەرلەمان و بۆنونە حکوومەتێکی ئەوان لە پێشێمەونی بەڵێ ئێستا وەزعی بەغا باشترە ینی لە وەزعی هەرێمی کوردستان چونکە ئۆتانە ئەتوانن بڕیار بن ئەتوانن ئێستا تا ئێستا بۆ نمونە فەرمانبەر لەوێنە بێموچە نییە موچەکانی خۆیان وەرەگرن و ئەوە ینی یەکێکە لەوانەیە توانی بڵێ جیاوازی نێوان بەغاو هەرێمی کوردستان بەو شێوەیە ئەمە یەکێ لە جیاوازەکان کە دیارە و بڕیاریش ئەدەن پەرلەمانیان هەیە بڕیارەدەن و یاسا دەرەکەن و حکوومەت شەیە بڕیارەدا و سەرۆکی کۆماریشان هەیە هەروە ینی ئێستا لە لای ئەمریکا لای دەوڵەتانی دنیا لای شەرق و غەرب بەغا وەکو وڵاتێک مامەڵی لەگەڵەکرێت سپاس دەکەم ماوەسەیە دواتەگرم بۆ لای بەڕێز ئەگەر بچینەوە بەغداد لای سروەخان لە کۆنگرەکەدا ئەمڕۆ بە شێوەیەکی گشتیا هیچ باسێک لە مەسەلەی ئەو دۆخەنە هەموارەی کە خەڵکی کوردستان و موچەخۆران تێدا هیچ باسێک دەربارەی دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان باسی لێوەکرا بەدڵنیاییەوە نەخێرنا باسی بارودۆخ و گوژەرانی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت ینی گفتوگۆکە پەیوەندی بە ڕەوشی سیاسی عێراقەوە هەبوو بە شێوەیەکی گشتی باس لە بارودۆخی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی کرا لە ناویشیاندا تەبان هەرێمی کوردستان کە تا ئێستا بەشێکە لە عێراق باس کرا ئەوەی کە باسی بارودۆخی کوردستانی کرد پێم وایە تەنها دکتۆر بەرهەم بوو کە هەندێک ئاماژەی بە بارودۆخی هەرێمی کوردستاندا گیناوانەی تر هەر کەسە و کێشەی خۆی هەیە باس و ینی باس و خواسەکان لەسەرەوە بوون کە عێراق بەرەوکوێ دەچێت ینی بەڕاستی ئەگەر باس لە مؤسسات دەوڵەتی مؤسساتی بکەین ئێمە عێراق وەکو دکتۆریش باسی کرد عێراق وڵاتێکە هەر لە سەردەمی عەباسیەکانەوە پێگەیەکی خۆی دروست کردووە و بەرەبەرە بۆتە ئەم دەوڵەتەی کە تا پێش ڕوخانی سەدام حوسێن دەوڵەتێک بوو کە مؤسساتی تیا بووە مؤسسەی تەشریعی پەرلەمان کە مؤسسەیەکی گرنگە تاکو ئێستا لە عێراقدا ئەتوانێت کارەکانی خۆی بکات دەتوانێت خەڵک کۆ بکاتەوە ئەتوانێت وڵاتانی دەرەوە بێنێت کۆنگرە بکات ئەتوانێت وەزیر متمانی لێبسەنێتەوە ئەتوانێت لێپەرسینەوە لەگەڵ وەکیل وەزیر و وەزیرەکان بکە هەموو ڕۆژێک وەزیرێک یاخود مەسئولێک لە لیژنە جیاجیەکانە لە پەرلەمانی عێراق و لێپێچینەوەی لەگەڵەکرێ و محاسبە ئەکرێ لەسەر گەندەڵیەکانی بەڵام زۆر جار کە ئیرادە سیاسیەکە زۆر لەوە بەهێزترە کە دادگا ئیشەکانی خۆی جێبەجێ بکە لە زۆر کاتیشدا دادگاش ئیشی خۆی کردووە بەڵام پرۆسەکەی دوای دادگا تەواوکار نەبووە ئەم خەلەلانە هەیە بەڵام ئەم خەلەلانە مانای ئەوە نییە کە عێراق ناتوانێت ببێتەوە بە دەوڵەتێکی مؤسساتی پێم وابێ ئەم مەرحەلەی ئێستام قۆناغی ئێستا پەرلەمانی تایە زۆر لە پەرلەمانەکانی پێشوو باشتر بوو لە پەرلەمانەکانی پێشووە شیعە هەمووی یەک قسەیانە کرد کورد هەمووی یەک قسەیە کرد سونە هەمووی یەک قسەیە کرد ئەگەر دزیان هەبوایە هەموو سونە پێکەوە دیفاعیان لە دزەکەیانە کرد هەروە بۆ شیعە و بۆ کوردیش بەڵام ئێستا نە شیعە ئەتوانێت دیفاع لە دزی خۆی بکە نە سونە ئەتوانێت دیفاع لە دزی خۆی بکە نە کوردیش ئەتوانێت دیفاع لە دزی خۆی بکە کەواتە لە عێراقا پرۆسەی سیاسی وردە وردە بەرەو پێشە چیە ئەم تێکشکاندنی مکەوناتە بەو مەفهومە ناکە مافی بۆ نمونە مافی کورد نەدرێ وەڵا بێ لە ناو پەرلەمانە تێکیان پشکێنین نە بەو مەفهومەی کە هەموو هاوڵاتیەکی ئەم
عێراق مافی ئەوەی هەیە بێ کە حەقی مواڵتەنەی هەبێ بتوانێت وەکو هەموو هاوڵاتیەکی ئەوروپی غەربی بژیت کە خاوەنی هەموو مافێک بێت بەم مانایە من پێم وایە لە قۆناغی داهاتوودا عێراق بەرەو باشتر دەڕوا بەوەی کە ئەم حزبە کۆنکرێتیانە بچووکە بنەوە ئەم مکەوناتیان کە خست بووە ناو چوارچێوەیەکەوە ئیتر یەکێکیان بۆ خۆیان دروست کرده بوو ئەم شخصە مقدسە کەس نابێ باسی بکات ئەمە نەما و سەبارەت بە مەرجعیت ئێمە گەرەستە سیر بکەین مەرجعیەتی شیعی بە تەواوەتی دەستی لە هەموو لایەنە سیاسیەکان هەڵگرتووە عەمار حەکیم کە ئێستا پرۆژەیەکی هەیە پرۆژەی تەسویق نیشتیمانی پێوترێت کە کێشەکان چارەسەر بکە ویستی داوای مقابلەی کرد بچێتە لای سەید سیستانی بە هیچ شێوەیە قبوڵی نەکرد کەواتە مەرجعیەتی شیعی گەشتوتە ئەو قەناعەتەی کە خەڵک لەسەر جادە ئەیوت بە ناوی دینەوە دزیان لێکردوین ئەمە چۆتە مێشکی مەرجعیەتی شیعیشەوە مەرجعیەتی شیعی جارێکی تر پشتی هیچ لایەنێکی سیاسی گەندەڵ لە عێراقا ناگرێت کە بۆ خۆی ئەمە پێشکەوتنە لەوەی کە تۆ عێراق بەرەو ئاقارێکی تر بەری بەداخەوە لە لای لە کوردستان نەمانتوانیوە جارێ قەت مەرجعیتمان نەبووە ئێمە قەت خۆمان هەڵ نەخڵەتێنین بڵێ کورد مەرجعیەتی بۆ کورد قەت مەرجعیەتی نەبووە لەبەرەوەی دایم کورد پەرتەوازە بووین سلەیمانی نەوعێک بیرمان کردوتەوە ئەو برادرانی ئەو لاش بە کەیفی خۆیان بۆ خۆیان قەراریان ناو و نەوعی بیریان کردوتەوە نەمانتوانیوە مەرجعیتێک دروستکەین چەند هەوڵمان داوە پەرلەمان بکەینە مەرجعی هەمومان پەرلەمان لە کۆتاییدا شەقێکیان تێ هەڵدا و دایان خست یعنی زۆر بە ئاسانی نە احترامی مؤسساتی تەشریعیەگری نە احترامی قەومیەتی خۆمان نەتەوایەتی خۆشمان ناگیرێ لەم هەرێمی کوردستانەیە بۆ تیجارەت و بازرگانی بەڵێ کوردن بەڵام بۆ کاتی کە ناوەڵڵا هەر حساب بۆ کورد ناکەن کە یەکێکی بێگانە بێجنیەوە بە پەکەکە بە زۆر ئاساییە بەلایەنەوە خۆوان کوردنی نەوان تورکن بەڵام کاتێک کە ئیشێکیان ئەبێت بە شێوەیەکی تر نابن بە کورد و مزایدەی پێوەکەن و شەڕ لەگەڵ حەشتی شعبی و لەگەڵ نازانم کێوکی ئەەکەن داعش کە هات وتیان ئەمە داعش دراوسێمانە و مامەڵەیان لەگەڵەکەین دوای ماوەیەک وتیان داعش دوشمنە کێشەکەمانەوەی ئێمە یەک نەسیاستمان موحدە لە کوردستان نەتوانیشمانە کاریگەریەکی بەقوتمە ئەو کاریگەری کە جەلال تاڵەبانی هەیبوو لە بەغدا ئێستا بمانمایەتەوە کێشەکان ئەوەیە ئەم سەرکردە سیاسیانی هەرێمی کوردستان کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوابن طبعا من کە باسەکەم بە بزوتنەوەی گۆڕانیشەوە هەر هەموو لایەنە سیاسەکان هەمومان غەڵەتمان هەیە لەوەی کە نەمانتوانیوە لە بەغدا خیتابێکمان هەبێ ئەم خیتابە خیتابێکی نەتەوایەتی مزەیەف نەبێ ڕاستەقینە بێ هەموو ئامانجەکانمان ئەوە بێ بەرگری لە خەڵکی کوردستان بکەین بەداخەوە زۆربەی زۆری حیزبەکان بە تایبەتی و دوو حزبی کە تاکو ماوەیەکی دوور و درێژ کە یعنی هەموو مؤسساتەکانیان بەدەستەوە بووە تەنها ویستویانە کە پایی خۆیان بەهێز بکەن پایی خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستان بۆیە ئێمە ئەبێ بەس یەک بە سیاسەتی خۆمان ناپچینەوە چیمانەوێت لە بەغا ئەم جۆرە کۆنگرانە هیچ ئیسفادەیەکی نییە دکتۆر بەرهەمێک کە خۆی لە ناو ماڵی خۆیان ناتوانێت لەگەڵ هێرۆخانە کۆ ببێتەوە ناوەندێکی بڕیاری دروست کردو زۆربەی ئەندامەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان خۆپیشاندانەکە دژی سروە عەبدولواحید شێخ جعفەرە چێ بە قسەی پارتی دیموکراتی کوردستان جنیەوە یا تۆ قسەی ناشرینەکە ئەمە حزب نین ئەمە سەرکردە نین بەڕاستی سەرکردە و سەرکردەیە کە خۆی خیتابی هەبێ خۆی دەنگی هەبێ خۆی بەرنامەی هەبێ استراتیجێتی هەبێ یعنی بەم شێوە مامەڵەکردنەکە یەکتە بەغدا قسەی زلەکەی خۆ بەڵام سروەخان ئەمە تۆمەت دروستکردن نییە بۆ بەسەلەن بۆ ئەوان و بۆ ناوەندی بڕیاریش کە بەڕێستان تۆمەتیوان دەخێتە پاڵکە ئەوانە پارتینیانی ئەمە تەشیر نییە وەڵی تۆ خۆ هینت هەیە خۆ دۆنا بە ئەعلامیت بگەڕێ شێخ جعفەر چۆن وەکو پارتی قسەی کرد لە کاتی خۆپیشاندانەکان ئەمە بەس تەنها یەک قساگەیەنێ کە ئەو بە ئەمری پارتی بەڕێ یعنی هەڵس و کەوتەکانێک بە ئەمری یاخود بە ئەمری یەکێتی باشە سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دواتر ئەم ناوبڕە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ ماڵێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوسە بورانەگەر بگەڕێم بۆ لای بەڕێستان سەبارەت بە قۆناغی دوای داعش ئەم کۆنگرێ لەسەر قۆناغی دوای داعش پێ دوای ئایندەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراق دوای داعش چۆن دەبێت ئەگەر سەرنجێک شتێ لەسەر قسەکانی سروخان فەرموو. سپاس وڵا ئەوەی سروخان کۆمەڵێشتی قسەی لەسەر کۆمەڵە شت کرد باسی پەرلەمانی کرد منەڵێن پەرلەمان لە عێراق لە دوای 2023 پەرلەمان کاری خۆی کردو وەکو مؤسسە ئەمە مانای ئەوە نییە ئەم خولەی ئێستا لە خولەکانی تر باشتر بەڵام ڕەنگە و مەبەستی و بێسەبوونم وەزیر لە سەرگەندەڵی لەم خولە بەڵێ ڕاستە وەزیر متمانە پێشترم حاڵەتانە بەڵێ هەبوو بەڵام ئەمان ئەو کارێکی باشیان کردەوە بەڵام ئەو مانای ئەوە نییە کە ئەم خولە لە خولەکانی تر پێش و باشتر چون وەزعی عێراق ئێستا بە وەزعی کوردستانیش و وەزعی عێراقیش لە ساڵانی پێشوو خراپترە کەواتە باڵێن خولەکانی تر باشتر بوونێ بۆ نمونە خولی دووهەم و خولی یەکەم هیچ نەبێ و چەوان دابی نەکرد بۆ هەرێمی کوردستان و کێشەکان نەمانێڵا بگاتەوە ئاستەیکەوە ئێستا لە نێوان بەغاو لە نێوان هەرێما هەیە و گفتوگۆ بوو و کۆنگرەکان لە هەرێمی کوردستانە بەسرا ئەمە بۆ کورد بەگشتی بەڕێی من خولی یەکەم و دووهەم باشتر بۆ لەم خولی ئێستا ئەمە بچ بۆ عێراقیش بەڵام ئەوە کارێکی زۆر باشیان کرد کە وەزیرەکانیان بان کرد و قسەیەوەخولەکە ئێستا بۆ چوونیەوە بۆچی لاوازتر لە چاو خولەکانی ڕابردوو بوونەوە ئەخر واقعکە من ئەمە ئستقرا مەسەلەی ئستنتاج نییە ئێستا تەماشا بکەین گەورەترین کێشەی هەرێمی کوردستان موچەیە و ئەو مەسەلەیە ئێوە لەو سەردەمای ئێمە ئەگەر کۆبوونەمانە کرد لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە لەگەڵ سەرۆکی حکوومەتە هەوڵمان ئەدا ئەو پەیوەندیانە بچڕایە گرێمانەدایەوە ئەوە زۆر گرنگ ئەوە ناتوان ئێستا گری بدەن ئەخر نەکە دیارەوە من لە تۆ ئەپرسم لە ئێوە ئەپرسم لە خەڵکە پرسم توانیان نەخێنیان توانیوە بۆمانێ ئەوە نیە بەڵام لەسەر زۆر لەسەر ئەوە هی نەڕۆی زۆر باشە بەس ئیشی پەرلەمانتارە بۆ من ئەگەر ئەم گرێ بچڕێ ئەوان باڵێ ئەی تەبعەن ئەبێ لە هەموو کێشەکانی وڵات ئاگداربی و بەنسبەت کێش ئەو خولەی ئێمە ڕاستە کێشەی گەورە لە نێوان نجەیفی لە ناو مالیکیە هەبوو و مالیکی وەکو کەسێکی بەهێزی شیعە زۆر سەرسەخت لە مەسەلان و جێفیش کەسێکی بەهێز بوو بەڕاستی بەڵام ئەمەیانە خراپ کەوتووە ئەو تەوافقی کە ئێستا هەیە لە نێوان حەیدر عەبادی لە نێوان سەلیم جبوریە و ئەگەر لە وەکو بەهێزی هیچ کاملە ناگەنە ئاستی ئەوان بەڵام مانای بەمانە باڵێم خراپەکەی نا لەوانێ من ئەمانم پێ باشتر بێت تا ئەوان بەڵام قسەکە ئەو بوو ئەوان هەم دوو کەسی بەهێز بوون بۆ وەکو شیعە و سونە کێشەکانیان زۆر گەورە بوو و سەخت بوو ئەوە کاریگەری لەسەر پەرلەمان هەبوو و بەنسبەت با بڵێن یەکێتیش حزبە و کێشەی تایە من بەڕاستی نەویستە لەسەر ئەم مۆزوعە لە یەکەم ڕۆژی کێشەکان و خلافاتی ناوێکێتی پەیوەندیا پێوە کردم قسە بکەم بەس وا هەستم کردووە ئازاری هەواڵەکان بەدەم قسە لەسەر کێشەکانی ناوێکێتی خۆی کێشە هەیە بەڵام من نەویستەوە قسە لەسەر بکەم زۆر بەڵام هەر وەڵامێکێتی حزبە و ڕێی هەیە و حەق نییە ینی ئێمە بە تایبەتی من لەگەڵ ئەوەشم یەکێتی و گۆڕان پەیوەندەکانیان باش بێت زۆر گرنگە باش بێ وا نەکەینێ لە ڕاگەیانەکان بۆیکەوە لە جاتیەوە چاکی خراپیکەینەوە بەڵە زۆر باشە سەبات بە قۆناغی دوای داعش بۆ پەیوەندی هەرێمی کوردستان و بەغداد دوای داعش قۆناغێکی جیاوازترە بە بۆچوونیەوە ئێمە لاواز دەرەکەین بەرامبەر بەغداد زانین چی ینی حەدەسێکی گەورەیە داعش خۆی حەدەسێکی گەورە بوو و بە دڵنیاییەوە دوای ئەم حەدەسە گەورەیە چ لە بواری سەربازیە بێ چ لە بواری ئەمنیە بێ و چ لە بواری حکومڕانی و ئاوەدانیا بێ بە دڵنیاییەوە کۆمەڵێ شتی نوێ دێتکایەوە و هەرێمی کوردستانیش و خەڵکی کوردستانیش لە بەرانگەر بوونەوەی لەگەڵ داعشە و لەگەڵ ئەو ڕێکخراوەتی ڕۆستا قوربانی گەورەی دا و بەشداریەکی گەورە و فعالی کرد لەو شەڕە و پێویستە ئێستا لە دوای ئەوە لە دوای داعش لە قۆناغی ئاشتی و بنیادنانەوەی ئەو ناوچانەی کە وێران بووە چ لە ڕووی سەربازی و چ لە ڕووی ئەمنیەوە بەشدار بێت و ئەبێ مەبەستم لە بڕیارە چی بڕیارێکە دەن بەنسبەت مووسڵەوە بەنسبەت جەلەولا و خانەقین و
خورمات و ئەو شوێنانەوە دەبێت ئێمە ئاگدار بین لەوانە ینی چۆن پشکمان هەبووە لە شەڕەکانە شەهیدمان هەبووە قوربانیمان داوە پێویستە لەو پێشاتنی کە دێت ئێمە بڕیاری تیا بدەین و بەشداری کە پێشتە بەرەزوت ناوماڵی کورد پەرتەوازەیە بۆ کورد ینی لاوەز دەناکەوت دوایەم خۆناغە بەرامبەر بەغداد دەبێ ئێستاش ماوە ئێستش دەکرێت ڕێککەون ئێستش ئەو کۆبوونەوانە دەکرێت هەڵدین قسەکەم ئەوە بوو ئەبێ ئمە هەڵدین کۆبوونەکان سەرکەوتوو بێ مەسئلەکە نییە بڵێ وڵا ئەمە لایەکە ڕاستە ئەگەر دەستنیشانێکی ڕاستە پارتی زۆر کاریگەری هەبووە لەسەر ئەو وەز ئەو لەسەر خراپکردنی وەزاکە ئەمە وەزم خەڵکی کوردستان مناقەشەی ناکە زۆرێکی خەڵ لەگەڵ ئەوەیە بەڵام مانای ئەوە نییە ئیتر ئێمە گەیشتە نتیجەی تەماشا هیچ کاممان بۆ کەمە ئەوی ترمان بۆ لە ناو نابرێت و تەجروبەی زۆر تاڵمان هەیە پێویستە دابنیشین ئەم کێشان چارەسەر بکەین و بگفتوگۆ چارەسەر بکەین وا بکرێت زووترین کات پەرلەمان دەست بەکار بێ سەرکێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێت و حکوومەت چارەسەر بکرێت و بتوانین لەگەڵ بەغاشە گفتوگۆ بکەین بۆ ئەوی کێشانە چارەسەر بکرێت. سپاس دەکەم دواتەگرم وڵای بەرز مامۆستا ئەگەر بچینەوە لای سروخان سروخان سەبارەت بە ئەم کۆنگرێ لەسەر قۆناغی دوای داعش بوو سەبارەت بە مەسەلەی هەرێمی کوردستان و ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد پێ دوایە چی بەسەردێ و یازدەی مانگە لە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسیەتی و پارتی بڕیاردراوە کۆمیتەیەکی هاوبەشی لایەنە سیاسیەکان پێک بێنرێ بۆ قسەکەن لەسەر پەیوەندیەکان لەگەڵ بەغدا ئەمڕۆژ لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی تەکید لە مەسەلەی پێکهێنانی کۆمیتەیەکی سیاسی کراوەتە پێ دوایە ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد بەرەو کوێ دەڕوا دوایەم قۆناغە بەڵا گەر ڕێگەم بی بەس یەک تێبینی بچووک من لەگەڵ کاک بورهان متفقم لە 100% یەکێتی حزبێکە هەر هەمووشمان ڕێزی لێگرین منیش قەت ڕێ بە خۆم نایم ینی باسی خلاف یەکێتی بکەم بەڵام ینی من بەس باسی تێبینێکی بچووک یەک خۆی نەتوانێت ینی کاریگەر بێت کێشەکەی خۆی چارەسەر بکایەتە بەغدا قسەی زلی چیەکە دوای من بۆ خۆم تەجروبەیەکم هەبوو لەسەرەوەی شێخ جعفەر بەس ئەو نایگینە قەدر بەڵێ سپاس دەکەم مەسەلەی هەرێمی کوردستان ئەزانی ئێمە هەتا وەکو ئیمانمان بەوە نەبێ باوەڕمان بەوە نەبێ کە موئەسسەسات ئەتوانێت ئیش بکە قەت پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد چاک نابێتەوە هەر وەکو ئێستا بێ بە مەزاجی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باشە و بە مەزاجی سەرۆکی پارتی دیموکرات خراپە دکتۆر بورهان باسی ئەوەی کرد کە دەورەکانی تر باشتر بوون لێستە دەورەکانی تر لە بەرەوەی جەلال تاڵەبانی لە بەغدا بوو دکتۆر ئەگەر جەلال تاڵەبانی لە بەغدا نەبووە هیچ باشتر نابوو لێستە خراپترە بوو لەو ڕۆژەوەی کە بەڕێز مام جەلال نەخۆش کەوتووە عیلاقاتی هەرێم و بەغدا تێک چووە لە دەورەی دووەمی پەرلەمانی عێراقا بوو کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بڕاوە نەک لەم دەورەیە ئێمە ئێستا هەوڵماندا چاکی بکەینەوە ئەوەی دەوری پێش و خراپی کرد بۆیە کێشەکان لە کوردستانە لە ناو کووردا نەبووە بە موئەسسەسات شەخص ئیشەکانی کردووە بەڕێز مام جەلال کارێزمایی هەبووە کاریگەری هەبووە لەسەر هەموو لایەنە سیاسیەکان توانیوێتی هەموو کێشەیەک چارەسەر بکە بەڵام بەڕێزێکی تر لەبەرەوەی خیتابێکی جیاوازی هەیە خەڵک ئیستیفزازەکە خەڵک ئیهاناکە کێشەکانی هەرێم و بەغدا بەرەو ئاقارێکی تر ئەچێت ئەبێت ئێمە موئەسسەسەیەکمان هەبێت دەستگایەکمان هەبێت کە دەستگایەکی نیشتیمانی بێ هەموو لایەنێکی سیاسی بۆی هەبێ نوێنەری لەم دەستگا نیشتیمانیە هەبێت بۆ ئەوەی ڕەئی هەبێت لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی پەیوەندیەکان ئەگینا بە تەنیا کەسێک پەیوەندیەکان کەی ویستی خراپە پێ و کەی ویستی باشە بێت زۆر باشە بەس پێ بەبۆ چوونیەوە سروەخان بەڵێ بە پێکێنانی لیژنەیە کە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەتی و پارتی بڕیار لەسەردا ئەمڕۆژ پارتی تەکی لەسەر پێکێنانی لیژنەیەکی حیزب پێ دوای ئەوەیشی حیزب نییە مەسەلەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئاسایی بکات و یاخود ئیشی کێیە بۆ نمونە نەوەڵا هیچ ئیشی حزب نییە حزب کە ئیشیەوەی دانیشە پەیوەندی موئەسسەسات ڕێک بخاتەوە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بۆ نمونە حزب ئیشیەوەیە بۆ خۆی بچەکاری حزبایەتی خۆی بکە پێویستە دەستگایەکمان هەبێ ئێمە ئەو حەقمان دابوو بە پەرلەمانی کوردستان بە پێی یاسا ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستانە هیچ حسابێکی بۆ ناکرێت بە پێی یاسا پەرلەمانی کوردستان ئەو جێگەیە کە چۆنێتی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ڕێکە خات یاخود بڕیاری لێدەدا کە ئەم پەیوەندیانە چۆن بێ ئەمان توانی لە ڕێگەی ئەم دەستگای یاساییەوە ئێمە پەیوەندی دروستمان لەگەڵ بەغدا دروست کردایە نەک ئەم پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە یعنی من زۆر جارێمە هەموو باسیەوەکەین کە پارتی خەتاباری یەکەمە ڕاستە پارتی لە بەرەوەی هێزی هەیە
بە چەک مامەڵەمان لەگەڵەکە بە شەق مامەڵەمان لەگەڵەکە بە خیانەت مامەڵەمان لەگەڵەکە نارین هەچێک بڵێ نەماکەن بە خائین و ئەنواعشت بەڵام ئێمەش 4 حزبی سیاسی کوردی کە پێم وایە ئێمە زۆری نین کە مەبدە ئەساسیەکە لای ئەم 4 حزبەیە ئێمە ناتوانین خۆمان یەخەین گوتارمان یەخەین بڵین بابە ستۆپ تۆ بەسە تا ئێرە هەچی نەهامەتیە بەسەر ئەم گەلایە هاتۆ بەهۆی تۆوەیە با ئەم نەهامەتیانە لە کۆڵ خەڵک بکەینەوە ئێمە خطابێکی کەمان هەبێ و دەستی یەک بگرین و ئێمە کێشەکان چارەسەر بکەین لە لاوازی ئێمە و لە بێ ئیرادەی ئێمە پارتی وا بەقووەتە و بە کەیفی خۆی یاری لەگەڵ بەغدا و تورکیا و ئەملا ئەولاکا و نیوی کوردستانی فرۆش بە تورکیا بەبێەوەی کەس لی بپرسێتەوە ئەمە لاوازی ئێمەیە چوارلایەنەکەی تر ئەگینا ئەوە بەقووەت نییە بتوانێت بەم شێوەیە مامەڵە بکات ئەگەر ئێمە هێزێکی یەکگرتووی بەقووەت بین بەرامبەر ئەم هەموو هەڵانە بۆستینەوە کۆمیتە و حزب ناتوانێت پەیوەندی چارەسەر بکات دکتۆر بورهان زۆر لە من شارەزاترە و باشترە زانێ و ئاگای لەو پەیوەندیانەیە چەند جار حزب هاتووەتە بەقا کە کێشەکان چارەسەر بکە هیچ جارێک کێشەکان چارەسەر نەکراوە هەمووی ئەسپرینە و ماوەیەکی موقەتە کێشەکان پانەدۆڵێکە ئەیانە نێو چاکە بێ دوایی دەست پێکاتەوە بۆیە پێویستمان بەزگایە بۆ ئێمە کێشانە چارەسەر باشە بە بۆ چوونی ئێوە هۆکارتیە کە تاکوێستا مەسەلەن خەڵکی کوردستان بۆنم لەو نەهامەتێدایە یعنی ئەگەر ئایا چارەسەر لە بەغدایە بۆ مەسەلەن لایەنە سیاسەکە یاخود بڵێن لە هەرێمی کوردستان گفتوگۆی جدی لە سەرم بابەتە لەگەڵ بەغداد ناکات زانی یعنی هاوڕێ کێشەکە ئەوەیە ئێمە 4 لایەنی سیاسی لە بەغدا کۆک بووین لەسەر ئەوەی کە ئێمە دەنگ بین لەسەر یاسای بودجە دەنگماندا لەسەر یاسای بودجەی 2017 هەوڵماندا کە هەرێمی کوردستان پابند بێ بە بەشێک بابە تۆ 250,000 بەرمیل بە بەغداوێکی بۆ خوب خۆ بەڵام ناکرێت تۆ هەمووی بەری بۆ خۆت و موچەش نەی تو بە بەغاش بڵێ موچەم بەرێ ئەخۆ ئەویش جمهوری هەیە خەڵکی هێلێت قوبوڵ ناکە و نایشیکات بۆیە پارتێک بە تەنیا بتوانێت بڵێ من اعتراف بەم هینە ناکەم بەم یاسایە ئەم 4 حزبە بۆ نەکبەتی ئەم 4 حزبە کە دەنگیاوە لەگەڵ یاساکە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بێدەنگە بن یعنی من تێناگەم کاتێک کە کوتلەی کوردی لە بەغدا سەر بە حزبێکی دیاری کراوە بۆ نمونە ئێمە گۆڕان ئەگەر وەزیرمان هەبوایە لە ناو حکوومەتی هەرێما وەزیرەکەمان بە پێچوانی ئێمە قسەی بکردایە کەواتە بۆچی ئێمە نەبین بە دوو فەرێق دوو حزبی جیا ئەگەر حزبێک بی ئەبێ یەک خیتابە هەبێ بێ یەک جۆر مامەڵە بکەیت نەک بەداخەوە ینی حزبەکان لە هەرێمی کوردستان نەوعێک مامەڵاکەن و لە بەغداش نەوعێکی تر ئەمانە هەمووی کاریگەری سەلبی و خراپی هەیە لەسەر چۆنێتی پەیوەندیەکانی ئێمە وەک هەرێمی کوردستان بە بەغداوە بەغدا کاتێک ڕێز لە هەرێمی کوردستانەگرێت کە بزانێت 4 حزبی سیاسی توانیویانە کاریگەریان هەبێت توانیویانە کە ڕەیەکی بۆ لە بەغدا توانیویانە لە هەولێر ئەم ڕەئێ جێبەجێ بکەن بەڵام کە 4 حزبی سیاسی بچێتە ژێر کاریگەری حزبێکی دیاری کراوە کەواتە و کاتە هەر وەزعەکە بارودۆخەکە وەکو خۆی منێتەوە بۆیە من پێم وایە ئەم 4 حزبە بێ ئێمە دەست لە خۆمانەوە دەست پێ بکەین واز لە پارتی بێنین خۆمان چاکەین ئەو کاتە یەخی پارتی بگرین بەڵای سوپاس دەکەم دواترگە دەرفەت وەگرین وڵاتان ماوەسە سەبارەت بە ئالێتی یاساییکردنەوەی ئەم پەیوەندیانە پێ دوایە بەوەی کە ڕەوانەکردنی وەفدی حزبی چارەسەر دەکرێت یاخود چۆن دەکرێت مەسەلەن دەرچێک بە تایبەتی بۆ کێشەی خەڵک لەگەڵ عێراق بزێوەکە مەسەلەی موچەیە خۆی لە ڕاستیە ئەو کێشانەی کە هەیە و بڕیای لەسەر دەدەی مەکتەب سیاسی حزبەکان ینی کێشەکانیان دروست کردووە ئەکرێ ئەوان حزب بڕیار بدا مەکتەبی سیاسی بڕیار بدا دامی نوێنەرەکانیان بکەن دامی پەرلەمانتاران بکەن و وەفدی سیاسیش بڕوا مەسلەیەکی طبیعیە بۆ بەغا بەڕای من ڕێزم هەیە سروخان بۆ تەواضعیشی ینی سپاس یەکەم حزبەکان خۆیان بڕیارەدەن لە ڕاستیە ئێستا سروخان جەنابی باشە زانێ ئەو بڕیار نادا وەکو ئەندام پەرلەمانی یا ئەوانەی یەکێتی یا ئەوانەی پارتیش دائیمەن حزبە سیاسیەکان مەکتەبی سیاسی بڕیارەدەن لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە ئەو بڕیارانە جێبەجێ ئەەکەن لە ڕاستیە وایە ئەمە ینی ئەسەیە گەر بۆ من ئێستا وەفدێک لە حیزبە سیاسیەکان پێک بێت چیەکان لەگەڵ بەغدا ئاسایی لەگەڵ حکومەت دابنیشە نەک لەگەڵ حیزب سیاسی لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراقدا بنیشە لەگەڵ سەرۆکی لەگەڵ سەرۆک کۆمار ئەمە ئیشی مؤسسات نییە گەر زین چۆن ئەخر ئێمە واقعەکە بخوێنەوە لە هەرێمی کوردستان تو جارێ مؤسساتە تعتیلەوە پەرلەمان سەرۆکی پەرلەمان هەن نییە و حکومت بەو شێوەیە سەرۆکایەتی هەرێم بەو شێوەیە بەڵێ دەکرێت ئەمە نابێت وا بکەین
ئەکرێ مەکتەبی سیاسی حزبەکان کۆ بنەوە و هەندێک بڕاتە بەغا و پەرلەمانتارەکانی لەگەڵ خۆیانە بن و نوێری سەرۆکی حکومەتی لەگەڵ خۆیانە بن جێگری کرێ کاکە ئەندامی ینی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی پارتیە لە حزبە وانە ئەکرێ کاکوبادیش هەر بە هەمان شێوە دەسڵاتی هەیە ناوێکێتی و مەکتەبی سیاسی پشتیوانێتی ئەکرێ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و لەگەڵ مەکتەبی سیاسیە بڕۆن بۆ بەغا و کێشانە لەگەڵ پەرلەمانتار لە بەڵام لەگەڵ سەرۆکی پەرلەمانە لەگەڵ سەرۆکی کۆمارە لەگەڵ سەرۆکی حکوومەتە قسە بکەن بۆی چاککەنەوە ئێمە ینی وا بکەینە ینی لە ئەسڵا ئەگەر قسە لەسەر ئەوە بێ حەقا نوێنەرەکان چاکیکەنەوە لێوێنە بەڵام من دڵنیام نوێنەرەکانمان ئەو دەسڵاتیانە هەیە نە ئەو توانایشیان هەیە نە حکوومەتی هەرێمیش ئەوە نە هاوکاریانە نە حزبە سیاسەکانیش ئەوە هاوکاریانەوە چارەسەرکردنی مانای ئەوە نییە من قسەم لەسەر نوێنەرەکانمان لاوازن نا واقعەکە وایە واقعی هەرێمی کوردستان بەو شێوەیە مەکتەبی سیاسی بڕیارەدا لە هەموو مەسەلەکانە مەکتەبی سیاسی بڕیاردن لەناو کوردستان و لێرە کوردستان مەکتەب سیاسی برادان هەم مەکتەبی سیاسی هەموو حیزب مەکتەبی سیاسی هەموو حیزبەکان بەس ئێستا ینی ئێستا بۆ نمونە کێ پەیوەندەکان لەگەڵ بەغداد ئاڵۆسکە ئێستا بۆ نمونە تێڕوانی پارتی وێچێتی بەرامبەر بەغدا هەمان تێڕوانی تێڕوانی جیاواز بەڵێ خۆی هەموو حیزبەکان ئێستا تقریبان باوڕێ متفق لە تێڕوانیان بەرامبەر بەغات جگە لە پارتی لەبەر ئەوەی جمگەی دەسڵاتی لە هەرێمی کوردستان بەدەست ئەوەیە سەرۆکایەتی هەرێم بەدەست ئەوانەوەیە سەرۆکی حکومەت بەدەست ئەوەیە پەیوەندیەکان بەدەست ئەوانەوەیە وەزیری نەوت و سامانە سروشتەکان بەدەست ئەوانەوەیە جا لە نێو ئەم مەسەلانە ئەو کێشانە دروست بووە و ئەگینا و وجهەنەزەری یەکێتی ساڵانێکە گۆڕانیش هەمویان و ئیسلامیەکانیش لەگەڵ بەغا هەوڵدن لەگەڵ بەغا کێشەکان چارەسەر بکەن و پەیوەندەکان سروشتی بکەنەوە بەڵام تا ئەوەی کە پارتیە وا بکەن دانیش لەگەڵ پارتیش قەناعەت پێ بکەن خۆ ناکرێتە پارتی ئەمە تاکێ چون کاریگەری ئەو باڵێ مارەسەکردنی ئەو سیاسەتە کاریگەری لەسەر ژیانی خەڵکەیە و چیتر ئەوەتان ڕۆژانە مزاهراتە و وەزعەکەش چاوەڕێ ناکە ئەوە هەڵبژاردننی تر نزیک بووتەوە و هەموو منطقەکە مراقبمانەکە خۆ دەبێ ئەمەش ناڕوا دەبێت پارتیش بزانێ ئەم مەسەلەیە پێویستە چارەسەر بکرێ بەدەم حیزبەکانەوە بچێ و لەگەڵ یەکێتی تەنسیقی بێ لەگەڵ گۆڕان هەیە بێ لەگەڵ حیزب ئیسلامیەکانە و هەفتێک تشکیلکەن بڕۆنە بەغا بە ڕوئیایەکی مشتەرەکەوە لەگەڵ بەغا قسە بکەن تا ئێستا ڕوئیایی مشتەرەکمان نییە تا ئێستا من نایبینم بە جدی لە ڕووی عملیەوە نییە چونکە ئەوەتانێ پارتی باسی دەوڵەتی سەربەخۆوانەکە و هەناردەکردنی نەوتەکە و پەیوەندەکان لەگەڵ بەغا تا ئێستا زنوو نەبووتەوە یاوەکو باش نەبووە وەکو ساڵانی پێش و خراپە یەکێتیش بەعکسەوە هەوڵی ئەوە دەکا پەیوەندەکان باش بێ و قسە یەکێتی ئەوە لەگەر دەوڵەتی کوردیش دروست بێ لە ڕێگەی بەغاوە بێ و بەغا ئێمە پێویستمان پێێتی لە هەموو حاڵەتەکانە ئەگەر بێت و لەگەڵ بەغا بمێنین یاجێبینەوە لەگەڵ بەغاشە لە هەردوو حاڵەکە پێویستمان بەغایەوە ئەم ڕاستترین منطقە بەڕاستی چونکە تۆ بتەوێ دەوڵەتیش دروستکەی باشە ئەگەر عێراق ناڕازی بێ یعنی زیاتر گوێر لە عێراقی گیرێت تاوەکو لە هەرێمی کوردستان جا بۆ ئەم مەسەلەی وانێ بکەم بۆ وانەکەم پەیوەندیم لەگەڵ بەغا باش بێ و تابێت شیعە نەرمن لەو مۆزوعە لە مەسەلەی سربەخۆییشەوە لە مەسەلەی فدرالیێتە هەروە بوونە پشتیوانمان بوو لە فدرالیێتە لە مەسەلەی دەستورات پشتیوانمان بوونە بۆ ئێمە هەموو وا بکەین هەموو دنیا بکەین دژمنی خۆمان تێناگەم لەسەر ئەم مەسەلە یعنی ئەمە وەزعی خۆمان بەشێکی عقلی سیاسی کورتێکی داوە ئەم مۆزوعە خۆ ڕاستە سەری نەوت دابەزی ئەو سەبەرز بۆتەوە ئێکەواتە هەمان کێشەشمان هەیە کە سەری نەوت دابەزی قەیرانی ئابووریمان هەبوو سەری نەوت بەرز بۆتەوە هەر قەیرانی ئابووریمان هەیە کەواتە کێشەکە ئیدارەدانە عقلی ئیدارەداری کوردیە بۆ مەسەلەکان کێشەکە پێ دوای گەندەڵیانی دارەدا بەڵێ گەندە خۆی کە ئەڵی ئیدارەدان ئەو کاتە ئیدارە ئەگەر بە حکمێکی ڕەشید بێ ئەو کاتە یعنی ئیدارێکی باشت کردووە ئەگەر بێت و گەندەڵی بێ ئیدارێکی خراپت کردووە هەموو پەیوەندی بە ئیداریدانی دەوڵەت و مؤسسات و عقڵەتی بەڕێوەبردنەوە هەیە بەڵێ سپاس دەکەم دوات تەگەڕێم بۆ لای بەڕێستان مامۆستا سروەخان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە ئاڵۆزبوونی پەیوەندەکان لە ماوەی ڕابردووە کە ئێستا شەوڵێکی جددی نیە بۆ ئاساییکردنەوەی لەگەڵ بەغداد پێ دوایە کامیان زیاتر ئایا تەنها خەڵک باجەکەی داوە یا خۆت دەسەڵاتدارانیش لەو ئاڵۆزبوونەکەش هۆکارەکەی چی بوو؟ لەوە جواب بدەمەوە ئاڵۆزبوونەکە هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەوەیە کە پارتێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان دیاری بە چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستانەوە کا بەپێی مەزاجی خۆی ئەم نووری مالکیە هەموو دنیا پاڕانەوە لە بارزانی وتیان بە نەبێتەوە بە سەرۆک یعنی زۆر لە سونەکان ئێستا باس لەوە دەکەنەڵەن ئێمە چوینەتە لای وتومانە با نەبێتەوە بە سەرۆک بەڵامەوە توێتی من وعدن بە وڵاتان داوە بێتەوە بە سەرۆک وەزیران ئەم نووری مالکیە کە لە هەولێر و بە
ڕێکەوتنامەیەکی گرنگ وەسفیان کرد و کۆنگری گەورەیان بەست و نوری مالیکیان کردەوە بە سەرۆکوەزیران دوای 2 ساڵ وتیان نوری مالیکی دیکتاتۆرە هەر بە مەزاجیانی نازانم چۆنێتی مامەڵەکردنی پارتی سیاسی لەگەڵ بەغدایە بۆچی بەم شێوەیە بێ لە نەتیجەشدا ئەوەی کە نەهامەتەکەی بۆ مێنێتەوە خەڵکی هەرێمی کوردستانە یعنی پارتێکی سیاسی بیل لەوە نکاتەوە چی بەسەر خەڵکەکەیانە وەلو بەلای منەوە زۆر تەبیعیە کە پارتی دیموکراتی کوردستان بۆ شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکەکەیانی ئەو زۆر بە ئاسانی دەبابەی سەدامی هێنایە سەر پەرلەمانی کوردستان و زۆر عادی چووە هەڵبژاردنیش و دەنگیشی هێنا و هیچ لە گۆڕش نەبوو ینی بۆیە کێشەکە ئەمەیە ینی حیزبێکی سیاسی ئەو جورئەتە بە خۆی بە ناوی پێشمەرگە و پێشمەرگە بک بە سەروەری خۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هزار ئەونەی پارتی دیموکراتی کوردستان خەباتی کردو و پێشمەرگەی شەهیدی داوە و قوربانی داوە و لە کیمیابارانە زۆرترین زەرەر بەس بارەگەکانی یەکێتی کەوتووە خۆی بکاتە خاوەنی پێشمەرگە خۆی بکاتە خاوەنی مەسەلەی قەومی لە هەرێمی کوردستاندا هەموو ئەم بابەتانە ئەو خۆی بەرپرس بکات لێی بە خەڵکەکانی تریش پێی وابێت کە ئەمانە هیچیان نەکردووە لە هەرێمی کوردستانە زۆر ئاساییە کە ئێستا بێت پەیوەندیەکانی هەرێم و بەغدا تێک بدا بۆ ئەوەی خەڵک زەرمەند بێ بۆ ئەوەی خەڵک برسی بێ بۆ ئەوەی خەڵک هەر چاوی لە دەستی جەنابیان بێت جەنابیان مەکرەمەیەک با بە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ ئەم ئەقلێتە سیاسی لە هەرێمی کوردستانە بگۆڕێ بۆ ئەمەی ئێمە بتوانین هاونیشتیمانیانی خۆمان وەکو خەڵکی ئێران بژین یعنی خۆ ئێرانیەکان فارسەکان ئەڵەن باسی کورد ناکەم طبعاً لە 2 قەوسا لە بەرەوەی کورد لە ئێرانیش کێشەی هەیە وەک چۆن لە تورکیا هەیەتی وەکو ئەم وڵاتە دراوسیان نەبژی کە خەڵک مافیەوەی هەبێ کارەبای هەبێ نەوتی هەبێ بەنزینی هەبێ غازی هەبێ موچەی هەبێت یعنی حیاتێکی بەسیتی هەبێ حەقیەوەی هەبێ لە خەستەخانە چارەسەر بکرێ بە بەلاژ و ڕۆژە سەرۆکی حکومەت زۆر بە تەبیعیەوە باسیەوەکە لەمە دوایەمە خەڵک بە خۆڕایی چارەسەر ناکەین یعنی وەکو وایە منەت بەسەر ئەم خەڵکەیە بکەن ئێوە هەموو سەر زەوی و ژێر زەوی و ئاسمان و هەموو دنیاتان مڵک کردو بۆ خۆتان خۆمەهی مڵکی ئامە مڵکی خەڵکی هەرێمی کوردستانە دوایش منەتەکە یەگەرێکێک بچێ 2000 دیناری پێ نەبێ بچێت بۆ خەستەخانەیەک چارەسەری وەربگرێت پێڵەی نەخێر من لەمە دوا بە پارە هەموو کارەبایان فرۆشت ئاویان فرۆشت نەوت بەم شێوەیە ئەیان بە خەڵک ئەم سیاسەتە هەرێمی کوردستانی بەرەو شکست بردووە بە تەواتی شکستی هێناوە ئەبێت ئەو جورئەتیان هەبێ پارتی دیموکراتی کوردستان دان بەوەدا بنێن بڵێن ئێمە شکستمان هێناوە وەرن با بەیەکەوە جارێکی تر سیاسەتی هەرێمی کوردستان دابڕێژینەوە لەگەڵ بەغدا تورکیا ئێران وڵاتان هەمووی ئەبێ هەموو حیزبەکان بڕیاری لێ بدەن نەک یەک حیزب. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سروو عەبدولواحید ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵ مامبوو هەروە زۆر سوپاس بۆ بەڕێز بورهان محەممەد فەرەز ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشان لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مامبوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ